بەڕێزان سڵاوتان لێبێت. دەستپێکی جمجوڵی ئاینی ئیسلام و کەسایەتی ئاینی و ئیسلامیەکان لە کوردستان سەرەتا بە تەریقەت و خانەقا دەستی پێکرد و دواتر لە تەریقەت و خانەقاوە بوویە سیاسەت و بارەگا و پێنایە قۆناغێکی تەواو جیاوازەوە. ئیدی لێرەوە چەندین ڕەوت و تیاری ئیسلامی سیاسی لە کوردستان بە فۆرمی جیاواز و لە بارودۆخی جیاوازدا سەریان هەڵدا. یەکێک لە دیارترین ڕەوتە جیهادی و چەکدارەکانی ئیسلامی لە کوردستاندا بزوتنەوەی ئیسلامی بوو. ئەم بزوتنەوەیە لە بارودۆخێکی تایبەتدا ڕاگەیەنرا و بە چەندین قۆناغی جیاوازدا تێپەڕی و چەندین باڵی جیاوازی لێبوویەوە. بۆ قسەکردن لەسەر چۆنێتی دروستبوون و مێژووی سەرهەڵدان و دانان و لادانی ڕابەرەیەک لە دوایەکەکان و تەواوی ئینشیقاق و باڵباڵێن و کێشە ململانیەکان و دواتر پەیوەندیەکانی ئەم بزوتنەوەیە. ئەم ڕەوت و بزوتنەوەی ئیسلامیە ڕوودا و مێژوو بە گرنگی زانی لە چەند ئەڵقەیەکی تایبەتدا میوانداری بەڕێز ئیحسان مەلا عەلی عەبدولعەزیز ئەندامی سەرکردایەتی بزوتنەوە بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی بزوتنەوەی ئیسلامی کە بەڕێزیان کوڕی سێمی ڕابەری دووەمی بزوتنەوەی ئیسلامیە کە مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیزە. کاک ئیحسان گیان زۆر بەخێر بیت بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو. پێم خۆشە سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەم، ئایا سەرەتای سەرهەڵدانی بیرۆکەی دروستبوونی بزوتنەوەیەکی ئیسلامی چەکداری چۆن بوو و مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ خەی و چۆن سەری هەڵدا؟ بسم الله الرحمن الرحيم. طبعا بيشكي هل لسر أو بنماي كأفرميت فذكر فإن الذكرى تنفع المؤمنين. إما بباش يزاني كبتايبتي يستاكي نويكي تازة دروس بوه لواني زور برسيال لاي هبيت و أو ميجوي خوي نزانيت. إما أجر أو ميجو وكو خوي باش نكين أخلق نزاني ناتوانين هيج جورة بۆچوون یەکمان هەبێ یا جۆرە قەرارێکمان هەبێت. لە پێشەکیە تامان زۆر پێویستە ئەوە باز بکرێت کە بڵین باوکی مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی کە بە مامۆستا مەلا عەبدولعەزیزی پریز مەشهور بووە، پێگەیەکی بەقوەتی هەبووە لە ناوچەی پریس و دوایش بڵین لەو ناوچەیانە و جێی ئاماژە پێکردنیشە کە زۆر کەس لەوانەیە باسی لێوە نەکات کە مامۆستا مەلا ساڵحی گەورەیە کە ئەویش ئەکاتە ئامۆزای مامۆستا مەلا عەبدولعەزیز کە ئەویش هەر خاوەنی مەدرسە بووە و زۆر لە ئەو فەقیانەی کە لە کوردستانی ئەودی و ئەمدیوش بوون کە ئێستاکێ مامۆستا و مەلان خریجی ئەو مەدرسانن کە مامۆستا مەلا عەبدولعەزیز و مامۆستا مەلا ساڵحی گەورە هێناوێنەتە کایەوە. طبعا هەر لەو کاتێەوە و هەر لە زمانی کۆنەوە کە ئەو کاتە بڵین تەیاری چەپ و بەتایبەتی حیزبی شیوعی ئەوانە باو بۆ لە عێراقا، ئەم مامۆستایانە و لەگەڵ چەند مامۆستایەکی ترا بەرهەڵ ینی دژ بە و تەیارە کاریان کردو لە ناوچەکە و هەر لە شەستەکانیشا بڵین مامۆستا مەلا ساڵح و مامۆستا مەلا عومەر و مامۆستا مەلا عوسمانوانە بەدەست ڕژێمی ئەو کاتەوە گیراون و هەر لەو کاتەوە بڵین جم و جوڵیان لە ناوچەکە هەبوو و هەموو کەسێکیش ئەو شاهیدی ئەدەن. تا طبعا هەر لە شەستەکانیشا ئەوە بوو بڵین بۆ یەکەم جار لە پەنجاکانە شێخ سەواف دێتە کوردستان و هەر لەو کاتا پەیوەندیەکە بە بەڕێز مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و بڵین براکانیەوە و دێت سەردانیانەکە و هەر لەو کاتا بڵین بیرۆکەی ئیخوان موسلیمین تقریبەن دێت لە کوردستانە نەک بە شێوەیەکی ڕسمی بەڵام بە شێوەیەکی برایانە و ئەو برایەتێ دروست ئەبێت لە بینی بڵین موسڵمانانی بەتایبەتی ناوچەی هەڵەبجە لەگەڵ ناوچەکانی تری عێراق. ببوورە شێخ سەواف کێ بوو؟ ئەگەر شێخ سەواف کەسایەتیەکی ئیسلامی سونیە، طبعا هەر لە دوای پەنجاکانەوە کە پێیان زانرا حکمی ئەدامی بۆ دەرچوو و ڕۆشتە سعودیە و لە سعودیە ئەژی تا ئاخر ڕۆژی تەمەنی ژیانی. ئەو مزگەوتە گەورەیەش کە بە مزگەوتی سەواف مەشهورە حتا لە هەولێر هەر خانەوادەی ئەو بەڕێزە کردویانە. من خۆم بۆ خۆشم شێخ سەواف بە خزمەتی گەشتوم و لە پێشەوە چەند جار کە چوینەتە سعودیە داوەتیان کردوین و بینیمان و زۆر ڕفاقەتێکی باشیان هەبووە لەگەڵ بەڕێز جەنابی مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی. دوای ئەوە طبعا لە شەستەکانە پێش ئەوەی حیزبی بەعز بێتە سەر حکم هەندێک لەو برا عەرەبە موسڵمانانە کە تا ئەمڕۆژ بەعزەکیان لە ژیان ناماون پەیوەندیان هەر ئەبێت لەگەڵ بەڕێز مامۆستا مەلا عەلی و مامۆستا مەلا عوسمان و ئەوانە بەتەما بن هەر لەو کاتا کە ئینقلابێکی عەسکەری بکرێت. ئەو برایانێش کە لەو کاتا یەکێک بە ناوی عەبدولغەنی ڕاوی کە ئەو کاتە بەرپرسێکی زۆر باڵای حیزبی بڕینجێشی عێراقیە بێت ئامادەی خۆی دەرەبڕێت کە ئەڵێ من ئامادەم کە ئەو کاتە بڵین ئیخوان موسلیمیش ئەڵێ وەرن چۆن ئەڵێن من ئامادەم ئینقلاب بکەم و کلیلی بەغاتان تەسلیم بکەم.
طبعا هل لو كاتا كشيخ صواب لوين نابي عبد الكريم زيدان بقى بلينوكو مراقبي إخوان مسلمين بيت متردد به والله أمشت بيا ناكري وبوشيوية حتى زور لو برياني كيساكي لتمنى ما ونكو فليح سامراي وكو دكتور نعمان سامراي وكو آلوسي لقل بلين باوكم لموضوع جنابي موسى ملاعي لموضوع كابون يترزول إلحاحي اللي كانوا أنا طبعا رازي نابد هر دواء حزبي بعض انقلابك كانوا يتسر حكم طبعا وش بلين حكايتك درو دريجي هي ترى وش حزبي بعض معلومة كايد يتسر حكم وشوني حكمي علاقتك طبعا هلا دواء أول شوا برز ما مستعمل عثمان وما مستعمل علي بجداري أو بلين لحد لحفتا وسيا برز بلين بارزاني كهمو كرت أو كات دجبة حزبي بعض وستاونوا هلا كاتش ما مستعمل عثمان وما مستعمل علي وبراكاني وهم ما مستعمل رزانيتر تأييدي طبعا سوري كرديان كردوا ولا قليابون وحتى إيمن لها لبجك طوباران كراوا گواستوانەتەوە بۆ گواستومانەتەوە بڵین بۆ منطقەی بیارە و تەوێڵەوە ئەو ناوچانە ناوچەی هەورامانات و لەوێ بووین طبعا لە دوای لە حەفتا و سێشە کە بەڕێز خوا لێ خۆش بوو مەلا مستەفا کە ئەو کات مەلیک فەیسەڵ لە سعودیە داوا کات کە نمایندەیەکی کورد دعوەتی بەڕێز مەلا مستەفا خۆیەکە خوا لێ خۆش بوو ئەویش طبعا لەبەر مەشغەڵەتی و لە ناوچەی ئەو ناوچانەی کە تیاتی طبعا ناتوانێ بڕوات هەر ئەو کاتە داوای کرد کە بەڕێز مامۆستا مەلا عوسمان تەشریف بەرێ بۆ ئەوێ و وەکو نمایندەیەکی کورد بە ناوی کوردەوە قسە بکا و وەزعی کوردی تێ بگەێنێ ئەوە بوو هەر حەفتا و سێ جەنابی مامۆستا مەلا عوسمان چوونە سعودیە لەگەڵ چەند هاوڵێکی تریا و مەلیک فەیسەڵیان بینی و هەر لەو کاتە باسی وەزعی کورد و باسی ئەو هەموو زوڵمەی کە لەسەر میلەتەکەمان هەیە بەحسیان بۆ کرد طبعا لە دوای ئەو وەزعە ناخۆشەی کە بوو لە بڵین حەفتا و چوار حکمی ئیعدامی مامۆستا مەلا عەلی دەرچوو حکمی ئیعدامی دەرچوو طبعا دوای ئەوەی کە عەفواتە عامەکە بوو حکمەکەی گۆڕا بۆ نەفی وەکاری حکمی ئیعدامی مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز چی بوو؟ طبعا هی ئەوە بوو کە مامۆستا مەلا عەلی مامۆستا مەلا عوسمان بە هەموو شێوەیەک پشتگیریان لە خوا لێ خۆش بوو مەلا مستەفا دەکرد لە حەفتا و بڵین لە سەوری حەفتا و سێ و ئەو ناوە بەشداریش بوون لە شۆڕشی بەشداریش بوون طبعا و بە هەموو شێوێ دانیشتن هەبوو لە بەینیانە و بە هەموو خوا لێ خۆش مەلا مستەفاش زۆر ڕێزێکی تایبەتی هەبوو بۆ بەڕێز مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و دانیشتنی دەوری و هەمیشەییشان هەبوو پێکەوە هەر لەبەر ئەو سەبەبانە بوو کە حکمی ئیعدامی دەرچوو طبعا دوای ئەوە عەفواتەکە بوو بەڵام هەر بەوە ڕازی نەبوون کە مامۆستا مەلا عەلی لە هەڵەبجا بێ ئەو بوو نەفیان کرد یەکەم جار بۆ حدودی ئوردون لە حسێبە نیشتەوە و بە شەرتێکیش کە ماڵ و مناڵ لەگەڵ یان نەڕوات خۆی بەتەنها و لە مایەکە تەنها 2 ڕۆژ 3 ڕۆژە گەڕایەوە بۆ بڵین هەڵەبجە بۆ ناو ئێمە کە مناڵ بووین و لە بیرمان بێت دوای حسێبە بۆ منطقەی سووک و شیوخ دوای بۆ موسەیب بۆ ڕوومان یان بۆ ئەو ناوچانە هەمووی هەر 6 مانگ جارێک ئەیان بردە شارێک وەزعێکی زۆر تەمان ناخۆشی هەبوو بەڵام هەر لەو کاتێشەوە ئەو عەلاقاتێکی باشی لەگەڵ خەڵکی ڕوومادی و فەلوجە و هەر جێگەیەک ئەچوو خۆشیان نەویست و خۆشەویستێکی باشیان هەبوو بۆی تا دوایی لە بەغداد لە ئێمە کە مناڵیش بوون حتا هاوینان کە مەکتەبمان تەواوی بردی لەگەڵ خۆیان لە مزگەوتی سڵێخ بوو لە بەغداد حتا ساڵی 1970 ئەو کاتە جارێکی تر بڵین باوکم گەڕایەوە بۆ هەڵەبجە مامۆستا مەلا عەلی باسی سەرەتا باسی هەردوو خوا لێ خۆش بوو مەلا ساڵحی پریس و بەڵێ مەلا ساڵحی گەوری پریس و مامۆستا مەلا عەبدولعەزیز کرد کە ئەوان بەر لە دروستبوونی ڕەوتی ئیسلامی دەستیان هەبوو لە پێگەیاندنی کەسانی تایبەت لە بواری ئاینی و ئیسلامەتیە ئەو کات بە شێوەی ڕێکخراوی سیاسی کاریان نەکران شخصیەتە ئاینیانە یاخود لە حوجرە و مزگەوت و مینبەرەکانی مزگەوتە داوای ئاینی و بانگەشەی ئاینیانە کرد توانین بڵین ئەوەی کە ئێمە گوێمان لێ بووە طبعا ئەو خۆشەویستەی کە هەبووە لە بینی شێخ سەواف و بەڕێز مامۆستا مەلا عوسمان و هانا طبعا خۆشەویستەکە زیاتر وایش بووە کە دایمە ئاگایان لە یەکتر بێ بەڵام ئوسلوبی ئەو کاتەوەکو ئوسلوبی ئیستە نەبووە وەکو شانە و ڕێکخراوێکی منەظەم بوو بێت بەڵام عەلاقاتەکە دروست بوو حتا شێخ سەوافیان داوەت کردەوە بۆ ئەحمەداوا ئەو کاتە و چەند مامۆستایەکی تریشان بردووە و عەلاقاتێکی برایانەی خۆش دروست بووە لە بینە
بەڵام کاتی شستەکانی زیاتر کە ئەو جموجوڵە بۆ لەگەڵ ئەو خەڵکە مسلمانە تا حدێکی زۆر جموجوڵێکی شبه عەفەوی بووە بەڵام لە دوای ئەوە تا حدێکی زۆر جموجوڵەکان شێوەیەکی تەنزیمی بەخۆیەوە بینیوە تەبان هەر لە دوایەوە بڵین زۆرینەی ئەو خەڵکەی کە تەنزیم بوون لە ژێر بڵین ناوی ئیخوان مسلمینە بەڕێز مامۆستا مەلا عوسمانیان بە گەورەی خۆیان ئەزانی حتا ئەو ڕۆژەیشی کە بڵین بزوتنەوەی ئیسلامی دروست بوو ئەلانی بزوتنەوەی ئیسلامی کرا تەمان ئەو جموجوڵانە دوای ئەوە هەر لە ناوچەی بڵین هەڵەبجا و ئەتر کە مامۆستا مەلا عەلی گەڕایەوە و مامۆستا مەلا عوسمانیش لێ بوو طبعاً مامۆستا مەلا عوسمانیش مزگەوتێکی هەبوو شافعی دائما دەرسی هەبوو خەڵکێکی زۆر کە ئیستاکێسە کردایەتی حیزبەکانی تریشن لەوێ عەسرانە دەرسیان لا ئەخۆن خەڵکێکی زۆر وەکو فەقێ دەرسی شەرعی لا ئەخۆن مامۆستا مەلا ساڵح ئەوە بە مستەمڕی هەر بڵین فەقێ هەبووە لە کانی عاشقان مامۆستا مەلا عەلیژەوە ئیمام و خەتیب بووە لە مزگەوتی پاشا مامۆستا مەلا عومەریش تەمان ئیمام لە مزگەوتی بڵین ئەحمەدی هەر بڵین چواریان و بە مامۆستا مەلا ساڵحیشەوە کە هەم ئامۆزایانە و هەم بڵین باوکی دایکیشمە هەم ئامۆزایەکیشن تەمان ئەو نیشاتاتیان هەبووە و هەڵەبجە وای لێ هاتبوو وەکو ڕەمزێکی لێ هاتبوو لە ناوچەکە بە تایبەتی حیزبی بەعز هەر بۆیە هەمیشە ئەو قین و ڕقەی لە ناوچەی هەڵەبجە بووە لەبەرەوە بە درێژایی تەمەنی حیزبی بەعز هەرگیز نەیتوانی و ڕۆژێ لە ڕۆژان لە مەنتیقەی هەڵەبجە و هورامانەتە یەکێ لە یادەکانی بکە مثلا لە هەموو شارەکانی ترا کردوتی بەس قەت نەیتوانی هەڵەبجای بیکە و یاداوەرێکی تر ئەوەیە لە شەڕی ئێران و عێراقیە زۆرینەی خەڵک حتا کە عەسکەری فیرار بوون لە مەنتیقەکانی تری وەکو کەرکووک و سلێمانی و حتا هەولێر و ناوچەکانی تریش ئەهاتنە مەنتیقەی هەڵەبجە ئەیانزانی لە یەکو مەنتیقەیەکی ئازاد وابوو حکومت دەستی حکومت ینی ئەو دەستی نەبوو تا حدێکی زۆرتایە لەبەرەوە هەموو ناوچەکە وەکو ناوچەیەکی بڵین دژ بە حکومت کاری ئەکرد حکومەتیش نەیویست ئەوە بشێوێنێ بە تایبەتی ئەیزانی لەبەرەوەی ناوچەیەکی ئیستراتیجیە و نزیکە بە حدودیشەوە لەوانەیە زەرەری لێ بکە هەر بۆ ئەوەش بوو لە ئەخیرا ئەو شتە هەڕوویدا تەمان ئەمانە هەمووی هاتن هەتا ساڵی 1970 ساڵی 1970 تەمان پێش ئەوەیش جموجوڵێکی زۆر هەبوو من بیرم دێ زۆرینەی ئەو عەشایەرانە حتا مەنتیقەی چارەزوور هەورامانات منطقی حتا سلێمانی ئاهاتن دانیشتن و شتیوانە کرد لەگەڵ بەڕێز مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلیە یعنی جموجوڵێک هەبوو کە ئەگەر ڕۆژێک شتێک بێت لەگەڵ ئەو بڵێ بەرازانەی کە لە دەرەوە هەبوون کاتی خۆی و پێشمەرگە بوون کارێ بکرێت کە ئامادە باشیەک بکرێت ئەگەر شتێ بکرێت ئامادە بن ئەتوانم بڵێم تا حدێکی زۆر حکومت بەم شتانەی زانی بوو تقریبا ئەوە بوو حکومت هەستا نەک بە ئەمجارە بە ڕاگوێزی کە پێشتر کردبووی ڕاگوێزی بڵین لادیەکانی کە پێشتر بە ناوی ئەوەی کە دوورن لە شارستانی و شارەوە ئەمجارە هەر لادێ نزیکەکانی سەرشاریشی وەکو منطقەی شارە زوور هەمووی وێران کرد ئەوە بوو زەختێکی زۆر لەسەر منطقەی هەڵەبجە دروست بوو کە زەختەکە دروست بوو ئەوە بوو خەڵکەکە مزاهرەیان کرد مزاهرەکە وای لێ هات لە بەرەوەی مناوچەکەش خۆی ئامادەیەکی تیا بوو یەکسەر هەموو منطقەکە گیران ناوچەکانی بڵین منەظەم و حیزبی بەعز و چواردەوری هەموو لایەک درا کە چواردەور درا طبعاً ئەبێ شایانی باسە ئەوەش باس بکەین کە بەڕێز مامۆستا مەلا ئیبراهیمی مامۆستا مەلا عوسمان کە ئەو کات ئەویش ئیمام و خەتیب بوو لە سەید سادق دەورێکی زۆر زۆری هەبوو لە ناو خەڵک و عەشایەرەکانە ئەویش هەر لێەوە دەستی پێکرد تقریبا وای لێ هات لە سەی سایق تا هەڵەبجە و تاگاتە حدود هەمووی تقریبا بەدەست خەڵکەوە بوو هەمووی گیرە ئەو ئینتیفازەی هەڵەبجە مەشهورە کە لە ڕەمەزانی ساڵی 1970 بوو کە ئەم جێگانە هەمووی گیرە محافزی سلێمانی ئەو کات تەلەفۆن لەسەر تەلەفۆن بۆ ماڵی ئێمەی ئەکرد لە هەڵەبجە و باسی لەوە کرد کە بەس جەنابەت هەرچۆنێ بێ منطق ئارامی کەیتەوە ناوچەکە و هەرچۆنێک بێت کارێک بکەیت کە ئەو عەشایەرانە دانیشتن و هیچ نەکرێ و ترسێکی ئەو تەمان ترسیان هەبوو ناوچەکە هەمی گیرا بوو لە سەی سایق بەولاوە ئەوە بوو ئێمە قەدەوم لەبیر ناچێ هەموو لە ماڵی بڵین ماڵی مامۆستا مەلا عەلی دانیشت بووین برای دەرێک کە خەڵکی هەڵەبجەیە و لەگەڵ حکومەت بوو نەموچای خۆی پێچا بوو لە بەڕێوەی قەرەباڵەخیەکە بوو لە پێشی ماڵی ئێمە هاتە ژوورەوە وتی من ئیشم بە مامۆستا هەیە دەموچای پێچا بوو بۆی خەڵک نەیبینێت چووکم لەگەڵ حکومەتا بوو هاتە ژوورەوە و دەمە و ئێوارە بوو ڕەمەزان بوو وتی مامۆستا تەمان من ڕاستە لەگەڵ حکومەتم بەڵام من لە سلێمانی بووم ئەمری بالقەبزی جەنابەت هەیە
حەیەن و مەیت لەبەرەوە هەموو شتەکان بە ئێوە ئەزانن و حکومەت زۆر ناڕەحەتە لیان ئەمری عەلی حەسەن مەجید خۆیەتی کە ئەو کاتە تەبعەن مەسئولی هەموو منتیقەی شیمالی بوو لە کەرکووک. ئێتر ئەوانش قەراری خۆدان دامام جنابی مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عومەر و هەمویان هاتن لە ماڵی ئێمە دانیشتبوون لە هەڵەبجە ڕەمەزان بوو هەر بەو شێوەیە و شەو قەراری ئەوە درا کە هەڵەبجە بەجێ بێڵین و ڕوو بکەینە شاخ. ئەوە بوو هەر ئەو شەوە ماڵ و مناڵ و هەموو لایەکمان و خەڵکی هەڵەبجێ زۆرینەی ئەو خەڵکە کە زانیان و بەو شێوەیە لە منتیقەی هەوراماناتەوە تەمەن لە منتیقەی سەیسایقەوە هەمووی ئەمانزانی کە دڕندایەتی حیزبی بەعەد چۆنە و قواتێکی زۆری هێناوە و دا حیفاظن بۆ ئەوەیشی لە ناو شارەکە هیچ نەبێت تەمەنەوە خەڵکە بێتاوانە چی هەیە نەتەیارەت هەیە نەدەبابەت هەیە چۆن دیفاع لە خۆت بکەیت لە بۆرتمان باشترین شتەوەی ئەگەر بڵین ئێمە مامۆستا مەلا عەلیوان وتیان ئەگەر ئێمەش بکەن بە سەبەب با ئێمە بچینە دەری شار لە دەری شار شەڕە هەرچیەک هەیە بکرێ بەڵام با خەڵکەکە محافەزەی لەسەر بکرێ. ئەوە بوو هەر شەو ئێمە ماڵمان بەو شێوەیە چۆن بووە بەو شێوەیە بەجێمان هێشت هەموو لایەکمان هەم مامۆستا مەلا عومەر هەم مامۆستا مەلا عوسمان هەم مامۆستا مەلا عەلی لەگەڵ چەند مامۆستایەکی تر ئێمە ئەوانە بەیەکەوە دەرچوین ئەوە بوو هاتین لە منتیقەی کانی عاشقانەوە و لێەوە شەو دەرچوین بەرەو منتیقەی باڵامبۆ برایەکی خۆشەویست کە ئەو کاتە حەمە فەرەجی حاجی مەحموی پێڵەن خەڵکی منتیقەی هەڵەبجە و نۆڕۆڵیە ئەو شارەزای هەموو ناوچەکە بوو لەگەڵمانە هات و بەو شەوە دەرچوین. ئەوە بوو شەو ئێمە هەر لەو ناوچەیا بووین بۆ بەیانیە طبعا حکومەت هاتەوە هەڵەبجە طبعا ئەوەی جێشایانی باسە هەر ئەو چەند ڕۆژەی پێش ئەوە کە هەڵەبجە گیرا بوو بڵین سانزەیمان کە دەستی پێکرد ئەو ئینتیفازی هەڵەبجە و ناوچەکان گیرا بوو حکومەت با هێلیکۆپتەر لێدا ئەوە بوو ئەمانزانی کە نیەتی خراپە شەهید هەبوو لە هەڵەبجە بریندار هەبوو ئەوە بوو ئێمە هەر لە منتیقەی تقریبا سەراوە بووین پشتی هەڵەبجە بە میقدارێک بڵین بناری باڵامبۆ هەر ئەو کاتە خەبەریان بۆ هێناین حکومەت هاتەوە هەڵەبجە و بە تۆ بە شێوەیەکی زۆر ناڕەحەت کە حکومەت هاتیشەوە هەڵەبجە یەکەم خانوویەک کە لە هەڵەبجە بە دەبابە لێدا و ڕوخانی ماڵی مامۆستا مەلا عەلی ئەوە تایبان مێژوویەک و هەموو خەڵکی هەڵەبجە ئەو ئەزانن بە هەموو شتێک ببوورە کاک ئەحسان بەڵام سەر چاو مێژوویەکان ئەماژە بۆکەن کە لە ساڵی 1970 بزوتنەوەی ئیسلامی لە ئەنجامی یەگرتنی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کە ئەو کات بەسەرپەرشتی مامۆستا مەلا سدیق عەبدولعەزیز و هەروەها زانانی ئیسلامی بەسەرپەرشتی مامۆستا شێخ لەتیف و مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی پێگەنراوە. بەخێ ئیسا من دێمە سەر ئەوە ئێمە جارێ کە ئەو بۆ شێوەیە ڕۆشتین تۆ باسی 78 کرد بۆیە من نەخێر من ئەمە جارێ باسی 78 ئێمە ئێستا دەینە سەر ئەوە یەکەم طبعا ئێمە کە دەرچوین ئەوە بوو ماڵی مامۆستا مەلا عەلیان ڕوخان چوونەکانی عاشقانیش ماڵی مامۆستا مەلا عومەر و 1200 خانووی تریان لە کانی عاشقان ڕوخان ئێمە کە چوینە ئەو مەرزە مەرزێکی عەسکەری بوو لەو بەینا مابووینەوە 2 ڕۆژ تقریبا ئەو هەموو خێزانە و نزیکی 1000 ماڵە بوو لەو منتیقا کەماینەوە ئاوەکە بوو لە بینی ئێمە و بڵین ئێرانە حکومەتیش نێزانی بەرەو چ منتیقەیەک ڕۆشنە بۆ خەڵکێکی زۆریش لە منتیقەی هاوار ڕای کردبوو خەڵکێکی زۆر لە ناوچەی هەورامانەوە ڕایان کردبوو ئەوانەی کە لە سەیسایقەوانەوە هاتبوون لە منتیقەی هەورامانەوە چوبوون بەرەو لای مە خەبەرمان هەبوو ئەو مامۆستا بەڕێزانەی تری هەند هەورامان و شەخسیات و عەشایرانە لەبەرەوە ئێمە هەر لێیە بووین بڵین هەر لەو حدودا بووین ئێرانیش نێزانی ئەمە چی ئەم خەرەباڵە خێڕووی کردەوە کە ناوچەیەکی عەسکەریە ئەوە بوو هەر بەو کاک حەمە فەرەجا کە ینی بڵێمە لێ ئەزانی نامەیەک نووسرا مامۆستا مەلا عوسمان وەسمە نامەیەکیان نووسی بۆ ئەو بەر کە بیبن بۆ ئێران لە نامەکە هاتبوو لەو نامە ئیسەش ئێمە لە بیرمانە هەموو هاتبوو کە تەبعەن ئەو کاتە شەڕی ئێران و عێراق بوو ئێمەش کە ئەو درندەیانەمان بینی یەکێک لە خاڵەکان ئەو بوو ئەوە ئێمە ناین بۆ ئەوەی لاجئ بین لە ئێرانە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەیە ئێمە تەنها ئەمانەوە ئایلەکان ژن و مناڵ بێنینە ئەو بەرۆ دایان بنین و ئەوەی کە پیاوە بێتە ئەم بەرەوە شەڕ بکا لەگەڵ حکومەتی عێراقا خاڵی سێهەم ئەو شەرتەمان بنێک ئەو زەمانەتەمان بنێک کە ئەم ئایلانەی هەرچیە لەگەڵ ئێمە ئێستاکیە و لەگەڵ ئێمەی شادیە و لەگەڵ ئەوانی تر هاتووە کە لە منتیقەی هەورامانات و هاوار و پاوە ئۆناوەوە لە منتیقە کوردستانەکە جێنشینیان بکەن ئەو بوو کە نامەکەی بردە ئەو بەردوای چەند سەعاتێک جوابەکەی هاتەوە و تەلێک سوشتی وایان کردبوو بە تاران وتبیان ئێمە بەو خاڵانە هەمووی ڕازین و ماڵی خۆتانە و حتا بەو شێوەیە وتبی ئەوە ئەو کاتە عەلی خامنەی بڵین ڕئیس جەمهور بوو ئێوە مهاجر و ئێمە ئەنسار یەکسەر تەبعەن حدودەکە ئاو بوو پەتیان بەست بە چوب ئەو هەموو خێزانە بە شەو بە چوب پەڕین و چوبەکە
پەتیان پێوە بەست بوو 6 کەس 7 کەس بەسەر ئەو چوپە ئەپەڕێنەوە بۆ ئەو بەرەوە کە بەو شێوەیەم چوتە ئێران حتا لەوەیشە مامۆستا مەلا عەلی و ئێمە ئاخر کەس چوین ئەبێ ئەو خەڵکە هەمووی بڕوا جا ئێمە ڕووی ئەوە بوو دوای ئێمە ئەو خەڵکە هاتوو چینە ناو ئێران و ئەو خەڵکیان بەڵێ لە مجەمەعەکانە دانا هەر لە منتیقەی دزلی بۆ ئەو برایانی کە لە هەورامانەوە هاتبوون لە منتیقەی سەریاس کە لە پاوەوە هاتبوون لە منتیقەی سەلاسی باوەجانیش کە لە ناوچەی ئێوە کە ئێمە کە لێوە ڕۆشت بووین طبعا ئەمە بەو شێوەیە کە ئێمە هیجرەتمان کرد و 1970 و ئەوە ڕۆشتین و گەشتینە ئەوێ و ئەم شتانە بوو طبعا ئەوەی شایانی باسە پێش ئێمە بڵێ خەڵکانێک هەبوون بە ناوی جیاوازەوە وەکاریان کردووە وە کەس ئینکاری لەوە ناکات کە بەڕێز مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی و مامۆستا شێخ لەتیف و مامۆستا مەلا خوا خۆش بوو مامۆستا مەلا عەلی بیارە و ئەوانە هەمویان پێش ئێمە لەوێ بوون و پێش ئێمە هیجرەتیان کردبوو لەوێ بوون و شتێکیان بۆ خۆیان دروست کردبوو بە ناوی پەیوەندی ئیسلامی ڕابطەی ئیسلامی و ئەو کاتێک کە ئێمە ڕۆشتین مامۆستا شێخ عەبدولەتیف خوا خۆش بێت ئەو بڵین ڕابەر بوو طبعا پێش ئەویش مامۆستا شێخ محەممەد بوو بەڵام هەر خۆیان هەڵیان بژارد بوو کە مامۆستا شێخ لەتیف ڕۆشت بوو مامۆستا شێخ لەتیف بوو بە ڕابەر کە ئێمە ڕۆشتین و ئەو خەڵکە زۆرە و طبعا ئەو هەموو گەنجە و ئەو هەموو تووڕێی هەڵەبجە و ئەمانەی پێوە دیارە ئەوە بوو مامۆستا مەلا عوسمان هەر دوای کۆبوونەوە ئەمانە لە سەریاز ئیعلانی جیهادی کرد خۆی وتی من ئیعلانی جیهاد ئەەکەم دژ بە ڕژێمی چەپەڵی بەعس حتا لەو کاتا ئەو قسەیەشی کە زۆر زۆر شایانی باسە و فەرمووی من ئەگەر بە تەنهاش بێت لەسەر بەردێک بم من جیهاد دەکەم تا ئەمنم دژ بەو ڕژێمە چەپەڵەی حیزبی بەعس ئەوە بوو هەر لەوێشە جەنابی مامۆستا مەلا عەلی و هەموو ئەو مامۆستایانەی تر هەمووی بەیعەتیان پێ کردو و ئەو مامۆستا بەڕێزانەی تریش کە لە هەورامانەوە هاتبوون هەر هەمویان هەمان بۆ چوونیان هەبوو هەمان بڵین کاریان هەبوو مامۆستا مەلا عوسمان کە وەکو برا گەورەیەک و مامۆستایەکی هەموو لایەکیان بوو هەر هەمووی بەیعەتی پێ کرد تەمان هەر لەوێ بووین ئەو بەڕێزانەش هاتن مامۆستا شێخ محەممەد بە خێراتنیان کردین و زۆر بە خۆشحاڵیەوە تەمان ناسیاوی و هەموو شتێکی پێشەکیش هەبوو ئەوە بوو وتیان ئەی ئێمە چی بکەین و تەمان ئەوانیش کە لەوێ هەبوون دانیشتنێکرا لە بینی هەردوولا حتا من ئێستاش بیرم دێ مامۆستا مەلا عوسمان فەرمووی چاقەی چەکا ئێوەش هەن و ئێمەش هەین و لەبەرەوەی ئەوان ئەو کاتە پەیوەندیان ناوبوو ئەو چەند چەکدارش کە هەیان بوو ناویان لێ نابوو مەکتەبی قورئان بەڵام ئەوە بوو کاگەشان ببوورەمێ ئەو پرسیارە بکەم لەو دەمەیە لەو ڕۆژگارەیە پەیوەندی ئیسلامی با بڵین ڕابطەی ئیسلامی زیاتر پەیوەندیان بە ئیخوانەوە هەبوو یا بە باڵی چەکداری ئێوە بووکو بزوتنەوە ئەو پەیوەندی کە هەبوو لەوە پێشتر و دروست کرابوو لێەوە لەبەر شەڕی ئێران و عێراقی هەر پەیوەندیان بە ئیخوانوانە پەیوەندیان زیاتر بڵین بە ئێرانەوە هەبوو بەڵێ ئەتر کە ئابۆ شێوەیە بوون و کەمون طبعا ئەو ینی زیاتر ینی کارەکانیان بڵین سنووردار بوو ئیتر هەرەوە بوو ئەوان کە هاتن و ئەو دانیش حتا جەنابی مامۆستا مەلا عوسمان فەرمووی قەیچەکە ئێمە خۆ برایەکین و ئێوەش ئەوان و ئێمە برایەکین و هەموو کارێ بەیەکەوە ئەکەین و من ئێستاش ئەو وتەیەم لەبیرە مامۆستا شێخ لەتیف فەرمووی جا مامۆستا کە ئێوە تەشریفتان هێنا و هاتوون ئیذا جاء الماء بطل التيمم ئێمە خواخوامان بۆ ڕۆژە لە ڕۆژان ئێوە بێن و ڕابەرایەتیمان بکەن کە ئێستا هاتوون وەڵا کاکە ئێمە بە هیچ شێوەیەک هیچ کارێ ناکەین و ئەبێ هەر بڕین یەکێبین ئەوش فەرمووی طبعا ئامادەین و بەو شێوەیە بەڵام ناو هەموو شتێک ئەوە بووە مامۆستا مەلا عوسمان خۆی هەر بە ڕۆشتنی بۆ ئەوێ ئیعلانی جیهادی کرد و هەر بە ڕۆشتنی بۆ ئەوێ ئەو مامۆستانە و کرد مۆزوعی هەڵەبجە ڕوویدا ئیعلانی حەرەکەی ئیسلامی کوردستانی عێراق کرا کە ئەو کات بزوتنەوە ئەچێتە شاخ و جیهاد ڕاگەیەنێ لەو دەمەیە لەو ڕۆژگارەیە بارودۆخی سیاسی ئەو کات و پەیوەندی بزوتنەوەی ئیسلامی و ڕەوتی ئیسلامی سیاسی لەگەڵ ڕەوتە چەپ و علمانی و قەومیەکانی ئەو کات چۆن بوو بەڵێ طبعا یەکەم کارێک کە بزوتنەوەی ئیسلامی کردی هەر لەو کاتە ئەوە بوو پەیوەندی کرد بە بەڕێز کاک مەسعود بارزانی و بەڕێز مام جەلال و پێیان وتن کە ئەوە ئێمە نیازی شتێکی ئاوامان هەیە و ئیعلانی جیهادمان کردووە و ئەوانی زۆر بەخۆشیەوە وتیان ئێستا کێ زیاتر حتا بڵین شۆڕشی کوردی تەواو بوو کە هەموو لایەنەکانی تیابێ ئەوە بوو هەر لەو کاتە جەنابی مامۆستا مەلا عەلی ئەوان ڕۆشتن بۆ منتیقەی ڕاژان و ئیتیفاقیان ئیمزا کرد لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و بەڕێز کاک مەسعود و زۆر ڕێزێکی زۆر گیرە لە هەردوو لاو زۆر بە خۆشحاڵی و هەر لەگەڵ بەڕێز مام جەلالیش بە هەمان شێوە ئەو کاتە ئیتیفاقی ئیمزا کراو کە ئێمە بەیەکەوە هەر بە هەموو شێوەیەک ئامادەین کە خەبات بکەین بەیەکەوە لە شاغ بین دژ بە ڕژێمی چەپەڵی بەعس بەڵێ کاک ئێسان سەبارەت بە ڕابەرەیەک لە دوایەکانی بزوتنەوەی ئیسلامی
دیارە یەکەمین ڕابەر خۆی خۆش بوو مامۆستا مەلا عوسمان دەبێت یەکەمین ڕابەری بزوت بەڵام پێش ئەوەی بچینە ئەو مۆزە ئەوە شتێک ئەوەی کە زۆر زۆر زەرورە لێرا بینەر بیزانێ و خەڵک بیزانێ ئەوەیە کە تەمان هەر بە ئیعلانکردنی جیهاد لەلایەن مامۆستا مەلا عوسمانەوە زۆرینەی زۆری ئیخوان موسلیمینی عالەم کەوتنە دژایەتیکردنی مامۆستا مەلا عوسمان ئەوە بوو هەر لەو کاتەدا بەڕێز مستەفا مەشهور هاتە تاران بۆ مؤتەمەرێک و بە هەموو شێوەیەک دژی ئەوە وەستانەوە کە بۆچی مامۆستا مەلا عوسمان ئیعلانی جیهادی کردووە و حکومەتی عێراق مسلمان و جەیشەکە مسلمان ئەوانە ئەوە بوو زۆر زۆر تووڕەبوون لە مستەفا مەشهوری ئێوە ئەمە حاڵتانە بۆیە مسلمان ئابۆشێ ئاوا ئێوە جەزای ئەحفادی سەلاحەدین و برینەوەکانی سەلاحەدینە دەنەوە کە وەختی خۆی چی کرد بۆ عالەمی ئیسلامی لەبەرەوە ئێوە لە ئیسلامبەری نەک ئێمە بە هیچ شێوەیەکیش ئێمە واز لەوە ناهێنیوە بۆ هیچ شێوەیەکیش ئێمە پاشگەز نبینەوەلەوە حتا زۆر زۆر زەختیان کرد لە مامۆستا مەلا عوسمان هەر تۆ هەرچۆنی بێت بەشک و جەنابەت پەشیمان بیتەوە با مامۆستا مەلا عەلی کارەکان بکا بەڵام لەبەرەوەی کە مەعروف بوون بڵێن لە عالەمی ئیسلامیا و ئەم شتە کاردانەوەیەکی زۆری هەبوو لە عالەمی ئیسلامیا کە پیاوێک و شخصیەتێکی وەکو مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و ئەو پیاوە بەڕێزانە ئەبەم کارە هەڵسن ینی کاردانەوەیکی زۆری بوو لە عالەمی ئیسلامیا بە تایبەتی بەرامبەر نژێمێکی وەکو چەپەڵی وەکو سەدام حوسێن و بەعس کە لەو کاتا خۆی بە بڵێن حامی خەڵکی سونە و ئەم شتانە دەزانێت. زۆر ببوورە کاکەسان من قسەکەت پێ بڕم کەواتە کە ئەمە ڕۆڵی مامۆستا مەلا عوسمان بووە لەو قۆناغەیە ڕۆڵێکی گرنگ و کاریگەری هەبووە وەکو یەکەمین ڕابەر چێ مامۆستا مەلا عوسمان لە ڕابەری لە ئاەت بەڵام پاش پشوویەک وەڵامی پرسیارەکەم بەرەوە بەڕێزان پشوویەک وەرەگرین و دواتر بەردەوامە بین.